تاقەکردن و دزیکردن لە چەند مانگی ڕابردوودا لە شاری سلێمانی بە شێوەیەکە بەرپرسانی ئەمنی شارەکەی هێناوەتە دەنگ. بەڕێوەبەری یاساییشی ناوشاری سلێمانی لە کۆنفرانسی کێواڵیدا ڕایگەیاند لە ئێستادا دیاردەیەکی دیکە سەری هەڵداوە کە چەند دەوڵەمەندێک کەسانێکیان بەکرێ گرتووە تا تەقە لەو کەسانە بکەن کە قەرزیان لایەنەوە بیان ترسێنن بۆ ئەوەی قەرزەکانیان بۆ بگەڕێنەوە. جێدا خەباسیەکەم هەنێک لە دەوڵەمەندەکان خەڵک بەکرێگرن بۆی بنێرنە سەر ئەوانەی کە قەرزیان لەلایەنە بیان ترسێنن بۆی قەرزەکانیان بنەوە. هەنێکیش لەو گەنجە سەرکێشەکان بۆ حاڵەتی تەرفیهی خۆیان شەوانە لە ناوشاری سلێمانی تەقاکەن کەەوە زۆر جێگای داخە و ئێمە لێپرسینەوەمان کردووە و گرتوشمانن ئەوانە و ڕوبەڕووی یاساشمان کردوونەتەوە. زیادبوونی دیاردە جۆربەجۆرەکانی تاوان لە چەند مانگی ڕابردوودا هێزانەکان بەشێک لە هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ قوڵبوونەوەی قەیرانی دارایی و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان. بەوتەیەم پارێزەرش لەگەڵ بەردەوامی قەیرانەکە ئەو جۆرە تاوانانە زیاد دەکات. لە هەج وڵاتێکا وەزئی مالی ڕوو لە خراپی کرد، چەنەها زاهیرە ڕوویە لە ڕووی اجتیماعیەوە، لە ڕووی ناوبازارەوە، لە ڕووی بارودۆخی گوزەرانی خەڵکەوە و ئەمانە ئابێتە هۆی یەکێک لە مستەبیبەکانی جەرائیم لە وڵاتە. ئەمە لە ڕووی تاریخیەوە زۆر وڵات بۆ مەرحەلەیە ڕۆشتووە ئەوانەی کە ئەزماتی اقتصادی ڕووی تێکردون. دوای دەستگیرکردنی مێرد منداڵێک لە سلێمانی کە لە ماوەی 2 ڕۆژدا 9 ئۆتۆمبیلی دزی بوو، ئاسایشی سلێمانی داوا لە وڵاتیان دەکات لە ماڵەکانیاندا کامێرای چاودێری دابنێن بۆ هاوکاریکردنی ئەزەمنەکان و دۆزینەوەی تۆمەتبارەکان، چونکە بەوتەی ئەوان لە ڕێگەی کامێرای چاودێریەوە توانیویانە چەندین تۆمەتبار دەستگیر بکەن. ئاوات محمودیان ئافتی، سلێمانی.